زۆر سپاس سڵاو لە ئێوە و بینەرانی ئێناڕتی دیارە ئەمڕۆ دادگایکردنی دوو چالاگوان و مامۆستای تری بادینان بەڕێوەچووان شەرێک لە مامۆستا بەدەلبەرواری و ئومێد حاجی فەتاح ئومێد بەڕۆژکی دوای ئەوەی دادگا سەرەتا وتەی نوێنەری ئاسایشی وەرگرووە دواتر ئەو 5 ڕۆژنامە نووس چالاگوانی کە پێشتر بە 6 ساڵ زیندانی سزادرابوون هێنران بۆ ئەوەی شایدی خۆیان بدەن لەسەر ئەو دوو چالاگوانە وتەی ئەوانی ژوەرگیرا دیارە دوو کەس لە دۆسیەکە هەبوونەوەکو شاید لە قۆناغی لێخۆڕینەوەتەکانی ئەوڕۆژگیرا بوو بەڵام ئێستا لە زیندانەکانی دهۆک ڕاگیراون بۆ ئامادەکردنی ئەم دۆشاییدا دادگا دادبینی دواخست بۆ 39 بۆ ئەوەی کتاب کات بۆ زیندانەکانی دهۆک و ئەو دوو شایدە لە ڕۆژی دادبینی لە سین و ئامادە بوون بۆ ئەوەی دادگا و لایەنەکانی داواکە پرسیاریان ئاراستە بکەن لەسەر وتەکانیان کە پێمان وایە دواخستنێکی لەم شێوەیە بەو ڕێژە زۆرە بەو ماوە زۆرە تاسینەوە هیچ شتێک لەسەرم بۆسێ ناکرێت لە دادگا دانیشتنی لەسەر ناکرێت بۆ ئەو ماوە زۆریان داناوە بەڵێ دیارە دادگا لیستێکی هەیە بۆ ئەو داوانەی کە ئەیبینێت بەڵام دوو مانگ و تەقریبی چەند ڕۆژێک ماوەیەکی زۆرە بۆ دوو دۆسیەکی لەو شێوە دوو ڕاگیراوی لەو شێوەیە کە نزیک بە ساڵێکە لە زیندانەکاندانەوە نزیک بە ساڵێکە ڕاگیراون هەرزووکردنێک کرد پەلەکردنێک لەوەی زووتر چارە نووسیانێک لای بکرێتەوە ماوەڵەکردنیان و دادگایکردنیان بە شێوەیەکی یاسایی و دروست بێت لە بەرژەوەندی ئەوانە و بە هەمان شێوە ئەو نۆ کەسەی پێشتریش لە 12 و 13 مانجی هەفت دادگایکران دادگایەکەیان دواخرا بۆ مانجینەوە کە بۆ ئەوانش ئێمە پێمان وایە ماوەیەکی زۆرە و پێویست بوو دادگا ڕەچاوی بارودۆخی ئەوانەوە هۆستیارەکەات و بە سستی بەڕێوە دەچێت سەرنج تا لەسەرەوەیە بۆچی یعنی سستیەک لە پرۆسەی دادگایکردنی ئەم ڕاگیراوانەیە دەبیندێ وە کارەکەی چییە؟ ئێمە پێمان وایە ئاسایش مماتەڵە بەکات دەکات بۆی زیاتر ئەم ڕاگیراوانە لە زیندان بێڵێتەوە ئەگەر حکمیش نەدرێن ئەو ماوەی کە ڕاگیراون ماوەیەکی زۆرە وەک ئەوەیە کە حکم درابنەوە نزیک بە ساڵێکە لە زینداندان و بارودۆخی تەندروستیان ناجێژیرە جۆرێکە لە سزادان ئەکرێ هەر یەک لەوانە بەراەتیان بۆ دەربچێت و سزا نەدرێن بەڵام هەمومان ئەزانین مانەوە زیاتر لە ساڵێک بەو دۆخەوە بەو شێوازە لە زیندانەکان ئەکرێ بڵین سزایەکی قورسە لەژێر ئەشکەنجەدان وە پێشتر هەڕەشیان لێکراوە هەمویان جەستەیان لاواز بووە و بارودۆخی تەندروستیان باش نییە باشە ئێوە ئەمڕۆ بینیتانن دادگا تەندروستیان ئاگادار بووە یان ئاسایش ئاگادار بووە کە دوو لەو شایدانە ڕاگیراون بۆچی پێشتر کتابی نەکردەوە بۆی ئامادە بکرێن ئەمڕۆ باش بەڵێ ئێوە ئەمڕۆ بینیتانن هەردوو ڕاگیراوەکە تەندروستیان چۆن بوو چیان پێوتن قسەتان لەگەڵ کردن بەڵێ دیارە هەردوو ڕاگیراوەکە لە ناو هۆڵی دادگا ئامادە بوون و ئەو 5 ڕۆژنامە نووس چالاگوانی کە سزاش درابوون لە 16 مانجی 2021 ئەوان ژۆ کوشایەت هاتن بۆ ئەوەی شایدی لەسەر ئەم دوو کەسە بدەن دیارە دۆخی تەندروستی هەمویان پێیانەوە دیار بوو کە خراپ بوو هەمویان کێشێکی زۆریان دابەزی بوو و تەنانەت کچی مامۆستا بەدەلبەرواری لە دەرەوە بۆ مایکەکانی ڕاگەیاندن ئاماژەی بۆدا کە باوکی خۆم نەناسیەوەتەوە منداڵەکەی خۆی نەناسێتەوە دیارە قسەتان لەگەڵاکردن پێتان وت کە بۆ کێشان دابەزیوە هۆکارەکەی چییە ئەشکەنجە دراون چیان پێوتن وەڵامیان چی بوو قسەتان لە کرد لەسەر ئەم بابەتە بەڵێ دیارە ماوەی دادگایکردنەکە کەم بوو تەنها هێنرانە ژوورەوە و دوای وەرگرتنی شایدان دادگایەکە دواخرا نزیک بە کاتژمێرێک دادگایەکە بەڕێوە چوو بەڵام شێروانی و ئاسکەرم و ئەوانی تریش لە کاتی شایددانەکە ئاماژەیان بەوەدا کە هەڕەشەیان لێکراوە و ئەشکەنجە دراون بە هەمان شێوە بۆ بارودۆخی ڕاگیراوانی تریش ئەمە ڕاستە دیارە ئەوانیش بە پێی ئەوەی کە لە جەستیان و لە شێوەیان دیارە
بە بارودۆخێکی باش داتێنە پەڕین ئەو ماوەی لە زینداندا بوون و ڕێز لە مافەکانیان نەگیراوە و دۆخی تەندروستیان ڕەچاو نەکراوە. بەچی تۆمەتبار کراون؟ بەڵێ بە هەمان شێوەی ئەو سزادراون ڕابردووە ئەو نۆچالاگوانی تریش کە 12 مانجی هەفتادگایکران هەمان مادەیەکی یاسای ژمارە 21 ساڵی 2003 ئەو تۆمەتانی کە لەلایەن ئاسایشەوە ئەمڕۆ ئاراستەیان کرا کە سکاڵاکەیان لەسەر جوڵێنراوە ئەوەیە کە هەوڵیان داوە بۆ تێکدانی ئاسایشی هەرێمی کوردستان و نانەوەی پشێوی دروستکردنی گروپی چەکدار سێخوڕیکردن بەسەر هێزە ئەمنیەکان و ئاسایشەوە. تۆمەتەکان دووبارن بە هەمان شێوەی ئەو سزادراوە و ڕاگیراوانی کە لە ڕابردوو دادگایکراون بە هەمان شێوە هیچ بەڵگەیەکی یاسایش نییە بۆ ئەوەی ئەو تۆمەتانە بسەلمێنێت و هیچ شایدێکیش نییە بۆ ئەوەی شایدی لەسەر ئەم کەسانە بدات کە تێوەگلابن لە تاوانێکی لەو شێوەیە و تەنها تۆمەتێکە ئاراستەیان کراوە بەبێ ئەوەی بەڵگەیەکە بێت بۆ سەلماندنی. باشە ئەمانە کە تۆمەتبار کراون کە ئاسایشی هەرێم تێکەدەن یان تێکیان داوە ینی ئەم بابەتە چۆن ڕوون کراوەتەوە لە دۆسیەکەیاندا؟ بەڵێ دیارە لە دۆسیەکە وەک ئاماژەم پێدا چەندین شاید هەیە وەکو شایدی سەلماندن گوایە کە ئەم تاوانە و ئەم تۆمەتە بەسەر ئەم کەسانەدا ئەسەلمێنن کە کارێکی لەو شێوەیان کردووە. لە کاتێکدا ئەو کەسانی هێنرانە بەردەمدانگە ئەو پێش ڕۆژنامە سالاگوانە سەرجەمیان ئاماژەیان بۆدا وتەکانیان لە قۆناغی لێکۆڵینەوە دەستکاری کراوە و ئەوان پێیان وایە ئەو دوو ڕاگیراوە کەسانی شەڕەفمەند و شکۆداری دەڤەری بادینانن هیچ دەستێکیان نەبووە لە ئەنجام داوانی تاوان بەڵگو سالاگوانن داوای ماف و بژێوی هاوڵاتیانی هەرێمی کوردستانیان کردووە بە ڕێگای مەدەنی بۆیە ئەوانە نەک تۆمەتبارن یان تاوانبارن بەڵکو کەسانی ئێستاەوەی کە گرنگ بێ شایەتەکان چێن هەر ئەوانن کە سە لە زیندان لەگەڵ یانە چێنەوەی کە بانگێشکرابوون بۆ شایەتی؟ بەڵێ ئەو 5 ڕۆژنامە نووس چالاگوانەی کە لە 16 مانجی 2 بە 6 ساڵ زیندانی سزادران شێروان شێروانی و گۆهدار و شڤان سەعید و ئەو دوانەی تر ئەوانە هێنرابوون وەکو شایدی سەلماندن بەڵام سەرجەمیان ئاماژەیان بۆدا کە هیچ زانیارییان نییە کە ئەو دوو ڕاگیراوە هیچ تاوانێکیان ئەنجامدا بێت بەڵکو ئەوانە چالاگوان ئەگەر کارێکیان کرد بێت لە ڕێگا مەدەنیەکانەوە بۆ ناچێتەوە چارچەوەی تاوانەوە و سێ شایەتی تر لە دۆسیەکەدا هەن یەکیان لە دۆسەی 5 ڕۆژنامە سالاگوانەکە شاید بووە بەڵام ئامادە نەبوو لە بەردەمی دادگا و دادگا پشتی بە یان لە قۆناغی لێکۆڵینەوە پشت بەستراوە بە وتەی هەواڵدەری نهێنی لەگەڵ ئەو دوو شایدی کە ئێستا لە زیندانەکانی دهۆک ڕاگیراون و دادبینیەکە بۆ ئامادەکردنی ئەم دوو شایدە داخراک کە 30 مانگ بڕیار وایە ئەو دوو شایدە ئامادە بکرێن بۆ ئەوەی لایەنەکانی داواکە و هەم ڕاگیراوەکانیش پرسیار و سەرنجی خۆیان لەسەر وتەی ئەم شایدانە دەرببڕن. دادوەری دۆسیەکە چۆن مامەڕەگەڵ ئەم کەیسە دەکات؟ تۆ دەڵێی کاوام تویانە ئەشکەنجە دراوین کێشیان دابەزیوە لاواز بوون ئەمەی لێپرسین پرسیارەوەی کردووە کە ئایا ئەشکەنجە دراون ئایا لە ژێر هیچ فشارێکە ئەم شایەتێ دەدەن یان ئەم دۆسەیە قسەی لەسەر دەکەن مەبەستم لەوەی دادوەرەکەی چی پرسیوە بێلایەن بۆ وەکو دادوەرێک کە دۆسەیەک دێتە بەردەسی و حکمێکی یاساییەت؟ بەڵێ دیارە شایدەکان خۆیان ئاماژەیان بەوەدا کە ئەشکەنجە دراون و فشاریان لێکراوە دادوەر گوێی لەو قسانەیە بوو کە لە ئەشکەنجە دراوی ڕوویدەمی لە نوێنەری ئەنجومەنی ئاسایش و بەڵێ بە تەئکید و تەثبیت کراوە لە دۆسیەکەدا دوای ئەوەی کە شایدەکەی خۆیان خوێندرایەوە دواتر ئەو وتانەی کە زیادیان کرد ئیزافیان کرد لە کاتی بەڕێوەچوونی دادگاکە و ئەو سەرنجانەی لە سەروتەکانی خۆیان هەبوو لە پەڕاوەکەدا زیاد کراوە و نووسراوە و بەڵام کاتی دادگاکردنەکە نەگەیشتۆتە وتەی خودی ڕاگیراون خودی تۆمەتباران بۆ ئەوەی ئەوانیش ئاماژە بە بارودۆخ خۆیان بدەن لە کاتی وتەوەرگرتنیان لە قۆناغی لێکۆڵینەوە و ئەو
ماوەکە لە زینداندا بوون بارودۆخیان چۆن بووە و چۆن مامەڵیان لەگەڵ کراوە. باشە ئەمانەت تۆ دەڵێت کە کێشان دابەزیوە لاواز بوون کە سوکاران چەندێکە نەیان بینیون ئێوە چەندێکە نەتانتوانیەوە بیان بینن جگە لە ئەمڕۆکە لە دادگا بینیتانن. بەڵێ سەرجەمیان هەر لە ساتی دەستگیرکردنیانەوە لە مانجی هەفتی 2020 تا مانجیدا سەرجەم ڕاگیراون لەو مودە زەمەنیە دەستگیرکراون لەو کاتەوە لە زیندانەکان پارێزەران هیچ کاممان نەمان بینیەوەن تەنها لە کاتی ئەوەی بۆ شایددانیان بۆ ڕۆژی دادبینی هێنراونەتە هۆڵی دادگا ئەو کاتە ئێمە بینیمانن و خێزانەکانیشان هەڵە نەبم جەژنی ڕابردوو بۆ ماوەی چکەم تەنها سزادراوەکانیان بینیوە مامۆستا بەدەل بەرواری ئەو چالاگوانەی تر کە ڕاگیراون و ئێستا چارونوسیان بە تەواوی یەکلای نەکراوەتەوە و پەڕاوەکەیان دانەخراوە لەلایەن کە سوکاریان و پارێزەرەکانیان و بە هیچ شێوەیەک نەبیندراون کە ئەمەش پێچەوانەی بنەماکانی یاسایە و پێچەوانەی بنەماکانی یاسای شێوازەکانی دادگایکردنی سزاییە کە هەر تۆمەتبارێک لە قۆناغی دادگایکردندا بڵێن. باشە یەکێک لە ڕاگیراوان توێتی کە لەوتەی دەستگیر کراوە پارێزەری خۆی نەبینیوە لە ڕووی یاساییەوە ئەمە دەبێت ڕێگە پێدراوەشتیوە کاکسیا سەرجەمیان لە قۆناغی لێکۆڵینەوەدا ڕێگە نەدراوە پارێزەران بیان بینن و ئاگاداری قۆناغی لێکۆڵینەوە بن ئاگاداری وتە وەرگرتنیان بن ئاگاداریکردنەوەی ئامێرە تایبەتیەکانی ڕوویاساییەوە دەبێت کە ئەمە مافێکی سەرەتایی تۆمەتبارە و ئەتوانێ نەخێر بە پێچەوانی یاسایە هەر تۆمەتبارێک کە تۆمەتێکی ئاراستە ئەکرێت و ڕادەگیرێت بۆی هەیە هیچ زانیاریەک نەدەرچێنێت و هیچ جوتەیەک نەدات بە بێ ئامادەبوونی پارێزەرەکەی بەڵام لە قۆناغی لێکۆڵینەوەدا ڕێگری لەوە کراوە ئێمە چەندین جاردا ئامان کردووە کە ببین بە پارێزەریان و ئێمە ئاگادار بین بەڵام ڕێگریمان لێکراوە ئەمەش پێچەوانی یاسایەوە ئاماژەم پێدا لە یاسای شێوازەکانی دادگایکردنی سزایی ئەمە بە تەواوی ڕوونکراوەتەوە کە مافێکی ئاسایی و یاسایی تۆمەتبارە کە پارێزەرەکەی لەگەڵدا بێت و پارێزەرەکەی ئاگاداری ڕێڕەوی لێکۆڵینەوەی بێت سەرجەم ڕاگیراوانی بادینان وە بۆوانەشەوە کە سزادران ئەو لەو مافە بێ بەشکراون کە ئەمە کۆی پرۆسەی دادگایکردنەکەەوە کۆی پرۆسەی لێکۆڵین و ئەخاتە ژێر پرسیارەوە ئاخۆ بۆچی 5 ڕۆژنامە نووس چالاگوانیان سەرجەم ڕاگیراوانی تر کە چالاگوان بوون داوای ماف و حەقی هاوڵاتیانی هەرێمی کوردستانیان کردووە لە کاتێکدا تۆمەتێکیان ئاراستە ئەکرێت بۆیان نییە نە کە سوکارەکانیان ببینن و نە پارێزەرەکانیان ئاگاداری ڕێڕێ لێکۆڵینەوە بن و وەک ئاماژەمان پێدا قۆناغی لێکۆڵینەوە پرسیارێکی گەورە و گومانی گەورەی لەسرە کە بەرەنجامەکەشی ئەخاتە ژێر پرسیارەوە. باشە کێ ئامادەی دانیشتەکە بوو جگە لە ئێوە و کە سوکارەکانیان بۆ پەرلەمانتارەکان ڕێکخراوی جیهانی خەڵکی بیانی هیچ کەس ئامادە نەبوو ئامادەبوونی ئێوە چ ڕۆڵێکیە بۆ لە دۆسێکە؟ بەڵێ ئێمە جیا لە پارێزەران چەند ئامان پەرلەمانێک لە نێو هۆڵی دادگا بوون دیارە کە سوکاری سزادراوانیان ڕاگیراون ئەوانی ئەوڕۆ دادگایکران و بە هەمان شێوە لە دادگایکردنەکانی ڕابردووش ڕێگە نەدراوە کە سوکاریان ئامادەی ناو هۆڵی دادگا ببن کە ئەمەش پێمان وایە مافێکی خۆیانە کە ئامادە بن بەو پێیکە دادگایکردنەکە دادگایکردنێکی ئاشکرایە ئەگەر بۆ نمونە نوێنەی ڕێکخراوێکی بیانیان پەرلەمانتارێک بۆی هەبێت ئامادە بێت لە پێشتر ئەوەیە کە سوکاریان ئامادەی دادگایکردنەکە بن بەو پێی ماوەیەکی زۆرە نەیان بینون و مافێکی سەرەتایی خۆیانە و ئەو ڕێکخراوانی ئامادە بوون ئەوەی لە دادگایکردنەکەی ئەو ڕێکخراوی CPT ئامادە بوو لەگەڵ نوێنەری یۆنامی لەگەڵ هەندێک پەرلەمانتار و نوێنەری کونسوڵخانە و ڕێکخرا و لایەنەکانی تری نێودوڵەتی بەداخەوە ئەوڕۆ ئامادە نەبوون کە ئامادەبوونی ئەوان لە هەموو دادگایکردنەکان بە گرنگە بینین چونکە بێگومان دادگا بە ئامادەبوونیوان ئەکرێ شەفافتر و یاساییتر و دروستتر بەڕێوە بچێت. باشە
ئێستا ئێوە کە پارێزەری ئەم دۆسێن چاوەڕێ چی دەکەن لە دانیشتەکانی داهاتوو؟ ئەم دۆسەیە گلا دەبێتەوە سزا دەدرێن و گەوانی پێشتر؟ بەڵێ ئێمە ئەگەر لە ڕوانگەی یاسایەوە هەڵسەنگاندن بکەین ئەو تۆمەتانی ئاراستەیان کراوە هیچ یەک لە بەڵگەکان وەوتەی شایدەکان بەزنین بۆ ئەوەی هیچ یەک لەو ڕاگیراوانە حکوم بدرێن بەڵکو بە پێی بنەماکانی یاسا ئەکرێ هەمویان ئازاد بکرێن و حکم نەدرێن بە هەمان شێوە لە دۆسی پێنج ڕاوژنامە و چالاگوانەکە لە ڕوانگە یاسایەکەەوە ئەوە چارە نووسیان بوو بەڵام دادگا هەمومان ئەزانین کەوتە ژێر فشارەوە لەلایەنێکی سیاسیەوە هیواداری لەم دۆسیەیە دادگا سربەخۆ بێت و نەکەوێتە ژێر ئەو فشارە سیاسیانە و بە ڕۆڵی خۆی هەستێت و وەک چۆن لە دۆسیەکەدا هیچ بەڵگەیەکی سەلمێنەر نییە و هیچ شایدێک نییە بۆ ئەوی ئەو تۆمەتانە بەسەر ئەو ڕاگیرا و چالاگوانانە بسەلمێنێت بە هەمان شێوە چارەنووسیان لەسەر ئەو بنەمایەک لای بکاتەوە و بڕیارە دروست و یاسایەکەی خۆی بدات کە ئەویش ئازادکردنیانەوە شادبوونیانە بە خێزان و کەسوکاریان. بەڵێ ڕێباز و سوپارێزەری دەستگیرکراوانی بادینان سوپاس بۆ تۆ کە لەولێرەوە لەگەڵمان بووی.